بەخێربێن بۆ کۆنسێرتی 240مین ساڵیادی پایتەختی ڕۆشنبیری شاری شاعیران و نووسەرانی گەورەی کورد، شاری دڵنشینی کوردستانی گەورە، شاری سلێمانی. پێمان خۆشە گروپی ژەنیار بفەرمۆن. ئەو کاتێ نێوی سلێمانی دێ هەموو کات لە زەینی مندا، لە بیری مندا، لە بیر و هزری مندا هەموو کات نێوی گەورە پیاوان و ئەو کەسانەی کە بوونەتە هۆی ئەوەی کە مرۆڤی کورد جوانتر ببینێ، ئاسۆی جوانناسی بەرفراوانتر بێت، جوانتر بیر بکاتەوە، دێتە زەینم. خوشحاڵم کە هاتووم بۆ شاری سلێمانی و لەگەڵ هاوڕێکان و هامۆستایانی عەزیز و گروپی ژەنیار هاتووین لێرە کۆنسەرتێکمان داناوە. وەکو تاکە کچێک لە گروپەکەدا زۆر بۆ من جێگای شانازی بوو کە توانین ئەو ئەرکەی سەر شانم بەرەوە بەرەمەوە تا ئەو ئاستی کە پێم کرابێ وەکو هونەرخوازێک وەکو قوتابیەک توانی بێتم سلێمانی برازێنمەوە ئەوڕۆ لە خزمەتیاندا بم. گروپی ژەنیار وادەی دوو حەوتویە کارمان کرد بۆ ئەو بەشە کە لێرە پێشکەشی بکەین و دیارە بەشی یەکەم کاری نوێ بوو بە ئەنگسازی من، بەشی دووهەمیش مەقامات و کورتە مەقامات و گۆرانی کۆن بوو. دڵخۆش بووم کە دامدراوی ویم جگایەکی بۆ ئێمە ڕازاندەوە کە ئێمە بتوانین لێرە کۆنسێرتێکی جرا بکەین لەگەڵ هاوڕە بەرزەکانم. ئەو هاوڕێ خەنجەلانەی من، ئەو هاوڕێ ئاجزانەی من کەوشە و دیتان بەرنامەیان پێشکەش کرد و خوێندیان هەمووی ماوەی 3-4 ساڵە لای من ماونەتەوە کار دەکەن بە بەردەوامی. سپاس بۆ بیم کە ئێمە توانیمان چەند بەرهەمێک پێش بێنین کە بۆ ساڵیادی سلەیمانی توانیمان چەند کارێک پێشکەشی ئێنگۆ بکەین. ئێمە زۆر دڵخۆش بوون کە ئەو دامەزراوەمان بینیوە و لەگەڵیان بووینەتە هاوڕێ.